لەسەر بێ مژارێ مێمەبەنداریە بڕێز حەواس سعدون هەبرێزکاری ئۆفیسا پەیوەندیان دەربەوە دیبلۆماسیە بەریا ئاشتی و ئازادیەکرێ مامۆستا حەواس دەم باش بەریا هەموو تشتێکی ئەزێ لەسەر کۆمکوژیان ڕاوەستم کۆیرۆ ساڵبەگەرە کۆمکوژیە چەمێ قوێقا یعنی ڕژێ ماسەد چەندین جۆرن کۆمکوژی ئەنجام دەنایە هژمارتن حتاوە کە ئیرۆ نەجڤاکە ناودەولەتی و نەنەتەوەی نێگرتی بجددی لەسەر ئەنجامدانە کۆمکوژیان ڕانەوەستانەش بەرچی بەێ دەم باش کەکێزنار بێگومان وەک هون زانن ینی یەکش مژارێ تێکدی و بریارێ ناودەولەتی حتانها وەختێ ئەم سەر سەکنن نەخشارەیە چارەسەرکردنا سیاسی ئاسووری بریارێ ناودەولەتی دەرکەتنە و نەها بنگە هاوێ بریارە 22/5 ئەv یەک خاڵێن سەرەکە وەک دبێژێ سەر مەسەلا دانوستاندنێدا مەسەلا گرتیە مەسەلا کوشتیە و وەک هەروەها جزا پێدانا کەسێن تاوانبار کردی هەندێ سووریادا هەک هەندێ ناخۆبنێ حتا دەما تالیێدا هەنێک وڵات گۆر یاساین خۆی نافخۆیی وەک ئەلمانیان بێژن دەست پێکردن هەنێک وەک دبێژێ لێکۆلین و هەنێک کەساتی داگەهکردن و داگەهکردناوە بەردەوامەژی دیواریدا هی بێمە وەک دبێژێ هەموو وڵات هەریەک بە ئالیە خۆدا فشارێ بکرد سەر مەسەلا جیجیکردنی لێ گومانە مدە ڕەوش هەموو گرێدا مەسەلا پێشڤەچۆنا چارەسەرکردنا سیاسی هەک هەندێنا خۆ بنێژبەری ینی درۆژە ئەو جڤاتە ئەنجومانە ئەسایشە گشتی سەر ڕەوشە سووری باش نەرینێن جدا جدا دێنا خۆ بدێ ئێوە وڵاتە هەنە ئەو دبێ سەدەم هەموو ئاستا وەک دبێژێ ناهێلێ گەلک جیادە هەنێکی مەسەلا یاسایی ڕۆلاخوا بلەیزێ یان چارەسەرکردنا سیاسی پێشبارێ نەها نێزیک بوونا نەژنونەرێ جڤاکە ناودەولەتی گێر بێ دەرسۆن مەسەلا ئەو سیاسەتە ئەو ناولێت یا گاو بگاو یا حتا نەها گەلک مەسالێ وێ براستی نەزەلالن بەرێوێل کودێ یان هین نەها ئالیوی بە نەهاتیە زەلالکردن پێمایی ئەو چاوەت فکرێ هێ تەنێ تێکلیە خۆی ناودەولەتیت کێ ئەو دبێ سەدەم حتانها هین ئەو تاوانبار نەهات نەجزاکردن لێ گومان ئەمەدە ئەڤژ یەکێ تشتێ سەرەکە هەکەم بەحسە سووریا پێشەڕۆژێ سووریاک ئازاد سووریاک دیموقرات سووریا تێدا مافێن مرۆڤ وەرێ پاراستن مافێن مڵەتە وەرێ پاراستن بێگومان یەک تشتێن سەرەکە vê مەسەلا یاسایی ڕۆلا قبلەیزێ و جی بگرێ vê خەلکێ تاوانبار بێگومان جزاخوا دانن حتا ئەم مەسەلە ئەم بکارن بێژن عەدالا انتقالیان عەدالا ڤەگوێست وەک ناولێ تێکردن جیجی ببێ هەندێ سووریدا و ببێ بنگەه مەسەلا چارەسەرکردنێ باشە مامۆستا حەواس وردیانی کریزە سووریە بە زیدی 10 ساڵە بەردەوامە یعنی ئەف هەموو ساڵ و دەرباستم سەردە و ئەنجامدەرێن تاوانە ناینە ئەنجامدن چ باندۆرێ سبە پێشەڕۆژی دەبکەیت و ئەو تاوان هەر بە ئەو تاوانبار هەر بە ئازادانە بمێنن نەو نەسزادان بێگومان ینی 10 ساڵە هەموو ڕەنگێ ئاستەنگیە وڵاتی سووری تمامی تێرە دەرباز بوونە یانی چێ مەسەلا تاوانبار بارانێ چ مەسەلا برچیبوونێ چ مەسەلا پەنابەریە یعنی ڕەنگێ جدا جدا ئاستەنگیە پێشیا وڵاتی سووری ژمارێن UN دبێژن زێدەی 14 ملیۆن کەسێ سووری پێویستیە بە ئاریکاریەنە 12 ملیۆن پەنابەرن نابێناژ دەربە و مالدە یعنی ڕەوشە تێرە دەرباز بێ بێگومان نەنە ڕەوشەک نۆرمالە مڵاتی سووری ڕێپێدان پێشیا مانا کەسێن تاوانبار بێجزا بمینێ بێگومان چارەسەرکردنێ پەرە ناینێ یعنی یەکیش خاڵێن بنگەهین حتا تو مەسالە چارەسەر بکێ vê kesên mafê wa li hundirê Sûrî de çêk mafên mirovahî çe mafên civakî çi netewî têk çûne vê li ber çava werê girtin û mafê wa li wa werê vegerandin yekî ji xalên bingehîn ê vegerandina mafê wa li wan e
مەسەلا یاسایی vêrola xwe bileyzê 10 sal birastî yanî xelkek Sûrî timamî xelkê xwe ve li ser gelek asta bêhêvî bûne lê dinyê hemiyê de yan şoreşên welata em bidin pêşiya xwe şoreşa Fransî yan şoreşa Cezayirî em bidin pêşiya xwe û gelek nimûne li dinyê de hene îro devera Kurdistanê em bidin pêşiya xwe bi 10 sala wek dibêje şoreşa derbas bûn diktatorek wek Saddam piştî milletê Iraqê karîn wekî dibêje wî diktatorî desthelata wê herfîne karîn dadgehên Iraqî û alîkariya dadgehên navdewletî karîn kesên tawanbar dadgeh bikin. Ême hîviyê me yanî paşaroja Sûrî bêguman kesê tawan kirine ji hemû aliya wê dadgeh wê ew xwedî biryar bê wê ew rola xwe bileyzê li pêşerojê de û mafê xelkê biriya wa wê lêde. باشە مامۆستا حەواس داوین پرسیارن دوێ ڕەوشا و سووری دەرباست بوو کۆمکۆژیە چەمێ قوێق کول باژاری حەلەبێ هاتە ئەنجامدان یعنی دووردا دخوازم سەروێ ڕاوەستی دەماک و تاوانێکە بیجۆری هەواری ئەنجامدان چ جۆرە تاوان نابلێتێکردن ژووری سیاسی بە چاوەش ڕۆ بەجێڕتێکرا باوەریم دێت بێژمێرێ کێکێ زناری ینی نەها دەمەکی دا بەلکی هەنێک ڕێخستنێن جڤاکا سڤیل سەرمەسەلا هەر هەیڤێکی دا پشتی 10 ساڵ دەربازبوونە سەر شۆرەشە سووری هەر هەیڤێکی دا لە هەندێ وێ هەیڤێدا چەند کۆمکوژی هات نەکردن سەدا کۆمکوژی هەندێ سووریا دەهات یەکردن بێگومان ئەو یەک ژوا کۆمکوژیە گەلکی کرێت و گەلکی خراپ سەر بەسەلێش بەر جنا وەک کوون زانن ینی جنازێ خەلکێ ئاوێ دەبەردان بێشانی خەلکێ بکێ دەما تالیە دیرۆکا قەیسەر وەک یەک یاسەدەمێ عقوبات دانین سەر vê rejîmê û desthelata vê rejîmê û kesatiyê wekî dibêje xwal hindirê wê de bîne tiştê li zîndana de yanî komkujiyê li zîndana de hatin kirin xelkê nav destê wa de fe hiş û mejiyê vê rejîmê û nêzîkbîna wê ji mesela daxwaza xelkê Sûrî mesela azadiyê û daxwaza wekheviyê û daxwaza mafên xwe ê kesatî welatekî azad weka welatîn azad tê de jiyan kê ev rejîm bêguman bûyî mejî bûyî hişmendiya komkujiyê nêzik bûye heta niha berdewam e li wê meselê de yanî hê rejîm baweriyê wê mesela kuştina xelkê mesela wendakirina xelkê destdanîna ser azadiya xelkê بوێ دەنگێ خەلکێ تونەت کێ وێ بەردەوام دکێ دەستهلاتە خوا ئێمە ئەم دبینن ینی وەک من ژبەرێ گوت چ کەسێ تاوانباری هەندێ سووری دەکری کیژان عالی بێ ئەو بێ پێشەڕۆژە سووری ئیرۆ هەنێک وڵات گۆر یاسای خۆی نیشتیمانی وەک مگوت ئەڵمانیا دەست پێکریە کەساتیên yani ilga aliye heye dawê şexsî serwat tê rakirin bêguman tên dadekirin û sersekinin hîviyê me hemû welat wekî dibêje berdewam bin li wê de heta em bigên aramî çareserkirinekî siyasî li ndirê Sûriya de bêguman dadgehên niştîmanî ê Sûrî wê berdewam bê û desthelata paşaroja Sûrî ew desthelat wê berpirsiyar bê li ber vegerandina mafê xelkê ji war gelek spas ji bo mamosta Hewas Saedûn Hevrêzkarê Ofîsa Peywendiyên Derve ya Dîplomasiya Beriya Heştî û Azadiyê ku tim rabû gelek spas.